بەڕێزان و خۆشەویستان بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک، ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ لە شادی و بەختەوەری بێ. خۆم بە خۆشحاڵەزانم جارێکی تر بە دیدەنی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە لە بەرنامەیەکی نوێی شەوچەرە. ئومێد دەکەم ئەم شەویش پێکەوە شەوچەرێکی خۆش بەسەربەرین و بە کۆمەڵێک بڕگەی هونەری و وێژەیی و کەلتوری کوردی پێکەوە چەند سات و کاتێکی خۆش ئەبەینە سەر. بڕگەکانمان وەکو شەوانی ڕابردوو هەمە ڕەنگن. سەرەتا بە دەنگە خۆشەکەی کاکە شەوکەت عەبدولواحد بەرنامەکەمان دەڕازێنینەوە، دوایی ئەچینە لای شەعرە خۆشەکانی کاکە ڕەشید کەرکووکی، دوایی بە یاری کڵاوێن لەلایەن ئەو خۆشەویستانەوە. اینجا کۆمەڵێک بەسەرهات و کۆمەڵێک مەتەڵ و بڕگەی کوردەواری کە ئەوەی کە لە شەوچەرە ئەگوزەرێ. ئومێد دەکەم بەرنامەی ئەم جارەشمان وەکو بەرنامەکانی تر جێگای ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. بە ناوی ستافی بەرنامەی شەوچەرە و بە ناوی بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووکیشەوە دەچمە لای میوانەکانم و پیان دەڵێم زۆر بەخێر بێن لە هەر کوێیەکەوە هاتوون ماندوو نەبن. زۆر بەخێر بێن. فەرموو دەستکەنە یاریەکانتان ئەم شەو بە یاری کڵاوێنیش کۆمەڵێک لەو خۆشەویستانە لەگەڵمانن. سەرەتا دەچمە لای کاک سەمەد. کاک سەمەد ماندوو نەبی، فەرموو مایکە بگرە. زۆر بەخێر بێ. خۆش بێ، مەمنونین بۆ ئەم بەسەراتی کە ئێستا کۆبووینەوەتەوە لە شەوچەرایە و شەوچرا خۆی شەوچڕینە. ئەگەڕای یەکێکە لە بابەتە نەریتەکانی کوردەواری خۆمان ئەوشەوەیە کە چڕینی گۆرانی بێ، بابەتی بڵێن نوکتە و قسەی خۆش و بەسەرهاتی کۆن بگێڕینەوە بۆ خۆمان ئەوانی سەرمانە هاتووە ئەمانە کەوا بێ. کاک سەمەد، جاران کوردەواری شەوانی زستانی درێژ یاخود شەوانی ڕەمەزانیان ئەم شەوچەرەیە هەر هەبووە. جا لە شەوچەرەیە بڕگەکان وەک فەرمووت هەمە ڕەنگ بووە. بەڵێ هەمە ڕەم بووە، ئەنواع ئەشکاڵیانی سەیرەکەی باسی وەختی خۆی کە دانیشتین لەگەڵ پیاوە بە ساڵەتوەکانی خۆمانە بەسەرهاتی ئەوەی پاشایەکی گێڕاوەی و پاشاکە وای کرد و ئەمەی کرد و ئەوەی وا کرد و ئیتر ئەی هاوردەوە زۆر بەزگوان ئەوە پیانەوەی حەکایەت خوان. بڵێ وایە، یعنی ئەبووە هەموو شەوچەرەیەک حەکایەت خوانێکی تێدا بووە. حەکایەتەکانی ڕۆستەم و زۆرا بوو، ئیتر شیرین و فەرهاد وایە. جگە لەوە کاک سەمەد لە ناو شەوچەرەیە هەندێک خواردن دابەشەکراوە، کونجی و خورما، هیچ یادەوەریت لەگەڵ ئەو شتانە هەیە؟ وەڵاهی وەختی خۆی تەنها بەس خورما و مێوش هەبوو. بەڵێ مێوش هەبوو، مێوش خورما زۆر بەکاریانە، بە زۆری بەکارەوە وایە، چکەم لەوە زیاتر نەبوو، گوێزی شەو بوو بەڵام کەم بەکەمیە بوو، بە تایبەتی لە مەنتیقەی گەرمیانی خولای خۆمانە ئەوانە زۆر کەم بوو. دەچمە لای هونەرمەندی ئازیزمان کاک شەوکەت عەبدولواحد. چاوەکەم کاک شەوکەت گیان ماندوو نەبی؟ چاوت ماشەکەم سواس دەمێکە دیار نیت. ئێستا گفتوگویەکی هونەری خۆشەکەین پێکەوە. سەرەتا پەیامی خۆت لە ڕێگەی بەرنامەی شەوچەرە و دوای با گفتوگوی هونەریەکەین پێکەوە. پێشەکی دەستخۆشی ئەم بەرنامە جوانتان لێکم بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو کەسێک، بۆ هەموو مسلمانانێکی گەلەکەمان مەڕاستی پیرۆزبایی ڕەمەزان لە هەموو مسلمانانەکەم بە هیوای تەندروستیەکی باش دووبارە بۆ هەموو کەسێک ئینشاءڵڵا. و دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە جوانە بەڕاستی جێی شانازیە تەلەڤیزیۆنی کەرکووک بە حقت ئاوری لە هەموو کەسێک داوەتەوە. ڕەنگە ئێمە پێشوەختە گلەیشمان هەبێت لە کەناڵەکان، بەڵام ئەوە تا خۆشبەختانە ئەتوانین مەگلەی لە خۆشەویستی خۆمانەکەین. عزیزی من خۆم شخصی هەمیشە هاوکاری تەلەڤیزیۆنی کەرکووکمە بە حقت دەستەکان وەکو لە ڕووی ئەوە شەوەکەوە لە ئەم فترەیە کە جەنگ دەستی پێکرد من کە یەکەم کەس دوو هات مێرەوەکەوە لێدوانمدا لەم کەناڵە. دەستەکانت خۆش هەموو کاتێکش ئامادەم بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک، بەڕاستیشی ماڵی خۆمانە، تەلەڤیزیۆنی خۆمانە بە حقت. تەلەڤیزیۆن بەڕاستی کە ئاورتان ئێمە داوەتەوە. دەستخۆشی لە هەموو ئستافە پشتی کامیرە و پێش کامیرە و لە تیڤی میوزیک ئەمڕۆ ئامادە بوونە کاگاراز، هەردوو کاگاراز بەڕاستی بەخێر بەسەرچاوە، هەردوو کاگارازتان شاو بۆ جەنابەت کە منت پەسەنگ کاشیان تۆچێکی لەوانی کە هەرە یعنی بەڕاستی بزات ئەزانی کەچی هەڵەبژێری دەستخۆشی بە قوربان بە دڵنیایی و ئێمە بە وردبین ئەگەڕین بۆ هەموو ئەو کەسانی کە
ڕۆژانێ بۆ لەم شارە ماندوو بوونە جارێت بیان گەڕینەوە سەر شاشە و کاک شەوکەت گیان دڵنیام ئێستا هەم هاوڕێکانی خۆت و هەم جەماوەرەکەتیش دەمێکە لە هەواڵی هوەری جەنابەت دابڕاون. زۆر ڕاستە من زۆر داڕام ئاخسیدیم بوو وازمیان کاری هوەری یعنی نزیکەی 10 ساڵەکە ئێستا چیت بەدەستەوەیە شتی هوەری تازە بۆ برادەرەکانت بۆ جەماوەرەکە دەگەر ڕای بگەێنی خەریکی چیت وەکو کارە هوەرەکان؟ والله بحقت يعني دەستی هاوکاری نەبێت لە هەر کەناڵێکەوە یان لێ ئەخود یەکێکەوە ئێمە ناتوانین بەدەستی خۆمان بتوانین بچین ناو شتێکی بەقەوت مەسەن کلیپێک شێوێ هەر کلیپێکیش لە ستافی کە دێنی کە تەواوە بێ زۆر تەکلیفەکە لەسەرمان ئێمەش مەجبورین بتوانین ینی بە شێوازێک بتوانین بچینە پێشەوە کە هاوکاری کەناڵێک پۆنسەری ئەو کلیپە بێ یعنی یاخود ئەو گۆرانیە بێت خۆزانی ینی هەبێ حەقی ئستودیۆ بێ حەقی ئەو عاسفانە بدەیت کە تۆ ئیشێکی جوانەکەی بەڕاستی سێرم کە کەیتر ینی توینێت ئەو زەمانێکەوە ینی گۆرانی نازان بۆ وای لێهات بەس لە کەرکووک پێشکەوتووە زۆر شتە بینم لە کەرکووک نازانم ئەگەر ئاگا لێ بێتەوە سنتەری ڕۆشنبیری هەیە بەڕاستی هەموو چالێکەکان لەوێکرێت من زۆر بەلام پەس گەشتبینی پێشتر وانە بوو يعني پێشتر وانە بوو بەڕاستی ئەبینم ماوەیە کە زۆر پەریسەندۆ لە کردکە زۆر جێشانازی پێ خۆشە بەڕاستی بەردەوام بێشتانڕات کاک شەوکەت گیان گفتوگوی هوەریمان زۆرە بێ پێکەوە بەڵام جارێ بۆ سەرەتای بەرنامەکە بچینە لای گۆرانی خۆشەویستی ئەم گۆرانی ئاواز و هەنراوی هیچ ئاماژەی پێ بڵێ دوای فەرمو گۆرانی ئەمە ئاوازی ئارام ناینە لە تورکیا کراوە ئەمە ساڵەکە شەر تورکن با من ئاسفەکان ئەفۆن بارحاڵ ئیسا لێرە هۆنراوەکەی ڕۆفشوانیە کاک ڕۆفشوان دەسخۆشی لەکەم زۆر سپاسەکەم سەش لێرە پێشکەشی ئێوە یەکەم دەیفەرمیوادارم بەدڵتان بێ فەرمو کاک شەوکەت گیان فەرمو.
دەستەکانت خۆش بێ کاک شەوکە گیان سپاس چاوماچە گورانێکی زۆر زۆر خۆش چاوەکان دەستی هەموو کەسانش خۆش بێ کە هاوکاری جەنابتیان کردو مەمنون بە ئێوەشەوە بە ئێوە جوانم هەمیشە بە ئێوە جوانم دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم با بچینە لای مام عەلی ماندوو نەبی ئەگەر مایکەکە نزیک بکەیتەوە مانگی ڕەمەزانت پیرۆز بێ زۆر بەخێر بێ فەرموو کێ برێم بەخێر بێ مام عەلی ماندوو نەبی مەدیلاخوا خۆت بەخێر بێ زۆر سپاس بۆ تو زۆر سپاس بۆ ئەم بەرنامە ئەڵێن جەنابەت هەم دەنگت خۆشە و هەم بەسەرهاتی خۆشت لایە جار یەکەم جار شتێ خۆشمان بۆ بگێڕەوە دوایی حەزەکێت چینە لای واللهی جاری یەکەم جار ئەوە ئێمە هەموو تێ ئەچوینە تامای ئەوەمان نەماوە عەقڵەوەمان نەماوە قسەی خۆت بگێڕینەوە بەس کابرایەک هەبوو لە لای ئێمە خۆی زۆر دڵشەڕ بوو لە ماڵەوە لە عەشایەری بەڵێ لەسەر جووتەوە دەهاتینەوە هەموو گەنج بووین و کەر و نیر و ئەمانە لەبان کەر بوو عیب نەبێ بەڵێ ئەو وەختە زروب وا بوو زروب چرا ڕەشۆکی بوو چرا زروب پانۆز بوو زروب گڵۆپ و کارەبا و تەلەڤیزۆن و ئەمانە نەبوو ئەم کابرایە داهاتینەوە بۆ ماڵ کەرێک هەری تیزان عیب نەبێ نیرە کەرە پورتانەکەی و نیرەکەی پڕە داوتی هەی هاوردی ماڵ پڕان کەس بە دڵسڕی دەستەکانت خۆش بێ جا مام عەلی ئەڵێن دەنگشت خۆشە ئاخە دەنگم نەماوە ئەی ناتوانی هەر ئاوە حەیرانێ برادەرەکان دەیانەت دەنگی بۆ حەیران خۆزی لە خۆزی دارەکەی داری خودی با بەرموارێ هنا بخوايا من قولك ما يرى لك رجالوي ما نصدى ما لك رجالوي هذا لباب الموارثين بوايا مولا نستار ما نبخوانا ما رجلان حيران لنا تباردوي هذا لباب هذا من يعمدوا لك صاري مروي نبغانا هيرتي لجسر مام قرتات ولا قامتي امان وصدامان لقريباتي لبون ما لبون من يا اخوا بخير بيتوا دەستەکانت خۆش بێ مام عەلی ماندوو نەبی یاخوا گەڕوت هەروە زێڕین و خۆش بێ خۆشەویستانم زۆر بە جوانی خوێندی حەزەکەم ئاماژە بە شتێک بکەم ئێستا خۆشبەختانە هەندێک لە قوتابی لە هونەرە جوانەکان و ماستەر و دکتۆرە لە حەیران وەرەگرن ئەمەی مام عەلی وتی فۆرمێکە جۆرێکە لە حەیران وابزانم هونەرمەند تەنیا عارەبیش هەر بەم ستایلە ئەڵێتی جۆرێکی لە حەیرانی زۆر دەگمەن هەیە تکا ئەەکەم لە خوێنکارە ئازیزەکانمان لە قوتابیەکانمان ئەمە فۆرمە زۆر ئەسڵیەکەی حەیرانە لە دەشتی هەولێر و ئەو ناوچانە لەبەرەوە زۆر دەستخۆشی لە مام عەلیەکەم فۆرمە کۆنەکەی پاراستووە یاخوا و گەڕۆت هەروە زێڕین و خۆش بێ مام عەلی جارێکی تر بەخێر بیتەوە کاک شەوکەت گیان بەڵێ بە قوربان پێشوی بچینە لای بەرهەمی دووەم بەڵێ زۆر سپاس با باسێک لە ئەزمموی هوەری تۆ بکەین ئاشکرایەت جەنابەت هەم وەک هوەرمەندێک هەم وەک ژەنیارێکیش لە تیپی مۆسیقای شادی یادی بەخێربێ ئەو کاتە ئەزمموی هوەری تۆ لە یەکەم و چۆن دەستی پێکرد ئێمە هەموو کاتێک ئەبێت باسم شتانە بکرێ وەکو هوەرمەند بەڕاستی ئێمە کە هەم بمێنین و نەبەز من هوەرمەندەکانی کەشکەوە ئاوڕێکیان لێ بدرێتەوە بزانن کە هەیە کەرکک بەڕاستی هەمیشە دەواازەیەک بووە بۆ کوردستان من جارێ ئەم شتەمتووە یعنی ئێمە دەواازەیەک بووینە بۆ کوردستان پاڵپشتێک بووینە بۆ دیوارێکیش بووینە لێرە زیاتر مقامات ئەخۆڵقێ لێرە ئەوە تا کوردستان ئەیڵێتەوە هوەرمەندی چاکمانەی لە کەرکک هەمووی سەر سلێمانین با بڵێن لە هەولێرن ئەوەیە بەناوبانگشن بەڵێت ینی ئەمە چیە گەێنێکە کەرکووکە کەرکک شوێنی عەلی مەردان و شوێنی هەزاران ئەو هوەرمەندانی کە پێشتر بوون و ڕۆشتن و هاتوون و بەڵێ اینجا ئەزمونە با بڵین تایبەت بەخۆت ئەزمونە هوەرێکەت لە مناڵی و چۆن دەست بڵێ ئێمە من هەر خولیایی یعنی هەر گۆرانی بووم بەڕاستی حەق زۆر حەزم پێی بوو بەڵێ وەکەوەی کە ئاور شوێنەدا دەستمی گرت خاڵۆم عەبدولواحید حەسەن عازیزی کلارنێتی جۆق مەسخی کوردستانە ماڵی لە سلێمانێ بەڵێ
هاتەوە لە جۆقمەسخی کورسان ئەو کاتە لەگەڵ ئافریکا شەوگە ڕەشیدا بوو ئیتر کلارنێتی ئاسفا کردوتر من زوو دەستمەدا بۆ کلارنێتەوە حەزم پێ کرد یعنی کە یەکەم جار وەک ژەنیار دەست پێ کرد یان وەکو گۆرانی حەزمە کرد یعنی وەکو ژەنیار و گۆرانیش پێکەوە نەمەزانی چی خۆم دۆزمۆلە لە ئاسیەکە بەسوتی تۆ بەهرێکت یابێ یعنی لە مستەقبەل یعنی لە هەر لە منداڵیەوە دەنگت تۆنی ئەگرت بەڵێ ئەو بوو بە مروری زەمەنی تر مامۆستا سیروان عومەر دەستمی کرد بە حەقەت خۆشەویستیمان بۆ هونەرمەند سیروان عومەر بەڵێ برمێ ناو قەسر کەرکووکەوە ئێمە شوێنێکمانە بوو پێێن قەسر کەرکووکلانی باڵین هونەرمەندان بوو لانکەی هونەرمەندان ئاڕۆڵە ئیتر لێرەیە ئەو هونەرمەندانی کە بەردەوام بێ و کاتە مامۆستا عەلی زەنگەنە بوو مامۆستا حەسەن غەریب سەرەتا بە تیپی مۆسیقای شادی دەست لێ وەکو ژەنیار بەڵێ ئەو بوو کاتە کە من دەست پێ کرد دواتر کاک بورهان جەباری سافێکی زۆر خۆش و دڵگیر و کوڕی چاک و کاک سەردار شوانی کاک عەدنان شەویار تیپی مۆسیقای شادی کاک ئاراز ڕەفعەت هەندرێن قادر مەردان ئەوشی سەوا لە سویدا بەڵێ گشتی پێکەوە بووین تر خۆشی و ناخۆشیشمانە بوو چونکە ئێمە زەمەنی بەعز بوو کاتی سەدام قورس بوو بۆ گۆرانی وتن یعنی سانسۆری زۆرتان لەسەر بوو بالفعل هەتا لە کاتی حەفلاتە ئێمە ئاگمانە ژێرا بە کوزاوە یان سێرەکەی ئەمنێکە هات ئەویت ئیستاکانە بێ گۆرانی وەتەنی بڵێ یانە بێ ئێستا ئێمە باخرەمە ئێمە گۆرانی بکوزاوە ناتوانین گۆرانی زۆر هاتە ڕێگە تومت خاوەن چەند بەرهەمی تایبەت بەخۆتی من خۆم تقریبا 4 سیدیم هەیە بەڵام من یەک شتێک شێ لێرە حەزەکەم بیرم بەڕاستی تا ئێستا گۆرانی کەسم نەوتۆتەوە ڕاستەکەی ئانازمەگە دیقەتتاندا پێ شوێنێ هەر شتێکەکەنی خۆم بووە دەست خۆش یعنی حەزم نەکەن لە بەرێ بێ حەقی بدەم هەر گۆرانی شێک بنە بێ حەقی بدەم لەوانێ نەمتوانی بێت حەقی ئەو گۆرانی بێژە بدەم بۆ نمەسەنی چێوەکانی حەسەن زیرەک زۆر حەزەکەم یەکێک دەستم بگرێ بلێ وەرە کاکە تۆ گۆرانیشی حەسەن زیرەک بڵێرەوە بەڵام هەر داوە شتی تازە مێناوە نوێ دایمە شتی تازە مێناوە لەوانەکە سەم گۆرانیش کە ئێگنێم ئیستا بابەتی دووەممان سێگای ئەو غەریبیە کەس کوێستان و خەڵخاڵ لە ئێرانەوە هاتووە لەگەڵ مامە باسمان کردکەوە کاک عەزیز هونەرمەند عەزیز وتێتیەوە زۆر شێواز وتراوەتەوە گۆرانیە زیاد خۆشبەختانە من زیاتر لەمە خۆم دیێتەوە ئەم گۆرانی دەیبا ئێمەش تا مەزرەی جۆمە لەو گۆرانی زۆر سپاسەکەم زۆر سپاسەکەم فەرموو حەیەت لم شرايا بيلم غريب وبيكس لم شرايا بيلم شو دلايم بيلم كوباجين بيلم شو دلايم بيلم كوباجين بيلم شستانايم خال خال مفرينايا جيتو شستانايم خال خال مفرينايا جيتو يا ريت تراوالي هشتینایا بیتو یاریم تو رایوا هشتینایا بیتو حزم لي كردوي رمنايا بيجم حزم لي كردوي رمنايا بيجم شستانيم خال خال مفرينايا جيتو شستانيم خال خال مفرينايا جيتو يرم تراوالي لي جن هشتينايا بيتو يارم تو رايوا هشتينايا بيتو
غريب بيكس خريكم امرم غريب بيكس خريكم امرم شرط على يوم دنيا هي خيتو بقرم شرط على يوم دنيا هي خيتو بقرم شستانه خال خال مفرينا يا تشيتو شستانه خال خال مفرينا يا تشيتو يرم تراوالي لي جن اشتينا يا بيتو يرم ترايوا اشتينا يا بيتو دەستەکانت خۆش بێ کاک شەوکەت گیان گوزانێکی زۆر زۆر خۆش چاو ماچەکەم دەست خۆش تۆش بژیت تقریبەن مۆرکی ڕۆژهەڵات و ئەوانەیە زۆر ڕاستە فۆلکلۆری ئەو ناوچەیە برانی ڕۆژهەڵات بەڵێ بەڵێ خۆی برامی زیزی و جەماعەتی ئێران بە ئاموتیانێتەوە بەڵامچی بە شێوازی برانی زێزێ ڕاستە مەسەن تیمپۆکەیان خاوتر بووە ئێمە لێرە تۆزێک دەستکاریمان کرۆ بە حەقەت ڕاستەکەی ئەوەش بڵێنم کەم تو کوڕێک شەبێمە تەوان دابڕایکی زۆر دیار لە هونەر ئێستا ئەمڕۆ کەیشتمەتە ئێرە ئەم شتاناڵین هەر بژی بە قوربان هیوادارم بەدڵتان بێ دەستخۆشی لە میوانەکان سەرفرازی عەزیزەکەم دەنگت خۆش بێ ڕاستی سۆسپاس هەر بژی کاک شەوکەت گیان چاوەکەم لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بەبا عمرم لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بەبا عمرم خودایە تۆ بمژێنی تا لە قاپی کەسێ ئەمرم ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئەلەی دەورم منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئەلەی دەورم خەیاڵی پوچی دنیا وا دەماخ و دڵمی پێچاوە قیامەت مەگەر هەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ لەبەر پیری خۆم ناگرم و تازە پێدەگرم سڵاو لە شاعری گەورەی گەلەکەمان مەحوی سڵاو لە هەموو شاعیرانی کوردستان خۆشەویستانم بۆ ئەم شەوی شاعیرێکی زۆر ئازیزمان بۆ شەوچەرەکەمان ئامادەیە ئەویش شاعیر و ڕۆماننووس لە هەمان کاتە کاک ڕەشید کەرکووکی بە ناوی ستافی بەرنامە و هەموو میوانانەوە زۆر بە خێراتن کاک ڕەشید کەرکووکی ئەکەین کاک ڕەشید ماندوو نەبی زۆر سپاس بۆ بەڕێزت و سپاس بۆ کەناڵی ئاسمانی کەرکووک و ئەو ستافە جوانی پشتی کامبیرا و ئەو میوانە بەڕێزانش کە ئەم شەو بەشدارن لەگەڵمانە لەم بەرنامەی شەوچەرەیە دەستی هەموو لایەکتان خۆش بێ و مانجی ڕەمەزانیش پیرۆز بێ لە هەموو مسلمانانی جیهان و گەلی کوردستان و خەڵکی کەرکووک بەتایبەتی دەستەکانت خۆش بێ کاک ڕەشید گیان ماشەڵڵا هەر بە جلە جوانەکەتەوە یعنی ڕەونەقت بەخشیە شەوچەرەکەمان ئەو خەنجەرەی قەدت لە کوردەواریە ئەڵێن گوایە ئەگەر خەنجەر تەزبیحی پێوە بێ معنای نیەتت باشە دەری ناکەی و هەڵکێشان ها مانای ئاشتیە برانی جا ئەوە برایانی یارسان با برایانی کاکەیمان ئەڵێن ئەگەر تەزبیحی پێ یعنی قورمت باشە یعنی بۆ شەڕ بەکاری نایە بەس ئەگەر تەزبیحی پێوە بێ یعنی ئەڵێن قورمت خراوە بەگومانەوە کاک ڕەشید گیان تۆ جەنابەت هەم وەکو شاعیرێک هەم وەکو ڕۆماننووسێک بەڵام جارێ با گفتوگویەکی شعری بکەین سەرەتا چەند بەرهەمی وێژەیت هەیە تایبەت بەخۆت هەم شعر و هەم ڕۆمان وەکو کتێب تاسە چوار کتێبم چاپ کردووە بەڵێ دانەیەکیان دیوانێکی شعریە بەڵێ یەکێکیان ڕۆمانە بەڵێ یەکێکیانیش بابەتێکە لەسەر جینۆسایدی گەلی کورد بەڵێ بابەتێکیشیان زانستی سەربازی وا بزانام ئەوە زۆر دەگمەنە کراوەتە کوردی تایسە دەگمەنە کتێبی سەربازی هوەرەکانی جەنگ جەنابێت تو بزان دەست پێشخەر بووی ئەو کتێب بەڵێ من کە بە یارمەتی مەڵبەندی پێشمەرگە بۆیان چاپکردم و دابش کرا بە هەموو لیواکانە بە تایبەتی فەرماندەی لیواکان و فەوجەکان ئەوانەی کار
شارەزایی باشیان پێویستە بۆ جەنگ بەڵێ ئەوان سوودی زۆری لێ کاک ڕەشید ئەزمموی شعری جەنابەت چۆن دەستی پێی کرد ئەم شعرە کارەیان کاردانەوەیە ساڵی چەند دەست بە شعر نووسین کرد چۆن ئەم هەستە لای جەنابەت دروست بوو بێگومان هیچ کەسێ لە خۆیەوە شتەکان دروست ناکات ئیلا بێ کارتێکردنی لەسەر بێت من لە قۆناغی ناوەندی بووم لە ناوەندی شۆرجە بەڵێ کتێبخانەیەکی گەورەمان هەبوو لە قوتابخانەکە و بەڕێز مامۆستا محێدین کاوەی لە دەوری ئەول لە مەرزەیە ڕۆڵەبینێ ئەو مامۆستای زمانی کوردیمان بوو ئەو کاریگەری زۆری هەبوو لەسرم بەڵێ چونکە بابەتی ئەدەب و شاعیران و شعر خوێندنەوەی ئەمەندە جوان ئەخوێندەوە تێرمانی ناکرد دەبوو خۆت هەوڵ دەی بڕۆی ئەوەی کە ئەو پێینەوەتوی بیدۆزیتەوە چوانە ئەمە هانی دام بۆی وردەوەدە دیوانی شاعرەکان بخوێنمەوە بەڵێ کەوت مەژێر کاریگەری حەزرەتی نالی و هەروەها مامۆستا هێمن بەڵێ ئەمیان بۆ عشق و جواننووسی و ڕەوانبێژی ئەویان بۆ ئازادی و عشق جانە سەرەتا هەموو کەسێ من پێم وابێت بە لاساییکردنەوە دەست پێکات وایە دەمیست لاساییان بکەمەوە لە شعری نیشتمانی لاسایی هێمن بکەمەوە لە شعری عشق و دڵداری لاسایی و تا هەر لە تەمەنی با بڵین گەنجی و دەست بە شعر نووسین کرد بڵێ ئەی تقریبەن لە 1970 و 1970 یەکەم شعرم لە حەساڵی 1970 نووسیوە جانە و خۆشببختانە ئێستا ئەوە جێی شانازیە جەنابەتی لەو شاعرانی کە شعرەکان تیشکراوە بە گۆرانی ئێستا و نمونەی ئەو هونەرمەندانش زۆر بێ کاک ڕەشید گیان گفتوگۆ لەگەڵ جەنابەت خۆشە تۆ هەکبەکەت زۆر دەوڵەمەندە بە تایبەتی لە وێژە و ئەدەبە بەڵام ئێستا تامەزڕی بچینە لای دوو پارچە شعر بە دەنگی جەنابەت برایانی مۆزیسیان هاوکارمان بن فەرموو بەسەر چاو فەرموو کاک ڕەشید گیان چۆن پێی بڵێم چۆن پێی بڵێم خۆشم ئەوێی بەردوو جانم خەریکە سوێم ئەبێتەوە چۆن پێی بڵێم ئەی ژیانم کەی پێی بڵێم ئاخ نەئەزانم ڕازی زۆرم لە دڵدایە بۆ وتنیان ڕۆژەژمێرم دەتبینم دێم باسیات بکەم دەتبینم دێم باسییان بکەم زوانم ئەبەسترێ و ناتوانم دێم پێت بڵێم خۆشمەوێی سیرت ئەەکەم بە تاسەوە کام وشە جوانە دای ئەنێم لە پێشەکی ئەم باسەوە ئەترسم بڵێم خۆشم ئەوێی ئەم وشەیە بۆ تۆ کەم بێ کە دەریایەک لە دڵمایە چۆن یەک وشەم لەسەر دەم بێ دڵنیام تۆش هاوشێوەی من چاوەڕوانی من پێت بڵێم حەز ئەەکەی زوو لە یەک تێ بگەین تۆش ناوێری شەرمەکەی لێم یەکەم جار مەکە عاشق بم
یەکەم جارمە کە عاشق بم نەمزانی ئاگر و کڵپەیە هەر دەمێک کە تۆ ئەبینم بەشی دڵم هەر خوورپەیە بەشی دڵم هەر خوورپەیە شعری عاشقم من عاشقێکی سەرشێتم هەمیشەوا لەسەر ڕێتم دێوانەی ئەو چاوانم قوربانی خاچی بەرپێتم قوربانی خاچی بەرپێتم بۆ ناگونجێ و بۆمان ناوێ ئاشکرا یەکمان خۆش بێ لەم دووریا سوێن بۆتەوە لەم دووریا سوێن بۆتەوە دڵ خەمبار بێ چاو چۆن ئەنوێ چاو چۆن ئەنوێ نەنامەیەکی دڵداری نەگفتێکی سەرزاری بە من ناگا چۆن شێت نەبم بۆچی قاچاخە دڵداری بۆچی قاچاخە دڵداری نیمە هاوڕێ نیمە هاودەم بە عەشقت ژین بەسەر ئەبەم نیمە هاوڕێ نیمە هاودەم بە عەشقت ژین بەسەر ئەبەم هێندە ناوی تۆ ئەهێنم ئەترسم دینم لەدەست بدەم ئەترسم دینم لەدەست بدەم زۆر سپاس دەستەکانت خۆش بێ کاک ڕەشید گیان بەڕاستی هەم هۆنراوەکان هەم دەنگی جەنابیشت زۆر بە تام و چێژەوە ئەیخێنیتەوە سپاسی وادارم ئێوە و بینەرانی بەڕێزش چێژیان لێ وەرگرت بێ یاخوا جارێکی ترماندوو نەبی و ئیشاڵڵا بە دەیان بەرهەمی چاپکراوی جەنابەت ئەبینین لە داهاتوودا پشتیوانی بەخوا هەر بژی بە قوربان دەچمە لای یەکێتر لەو میوانە خۆشەویستانە کاک هەڵۆ ماندوو نەبی زۆر بەخێر بێ اینجا برادەرەکانت ئەڵێن تۆ هەکبەت زۆری تێدایە و دەوڵەمەندە لە قسە و فۆلکلۆر و سەرەتا پەیامی خۆت بگەێنە دوای گفتوگویەکەکەین زۆر سپاس بۆم دەرفەتە پیرۆزبایی خۆم ئاراستی هەموو مسلمانانی دنیا کەم لار چێشم دنیاە و سپاس بۆ کەناڵە خنجیلانە جوانەکەتان بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم بەرنامە جوانە بەڕاستیان بەرنامانە پێویستە نەک یعنی هەر بۆ تەرفیهی هەر پێویستە بۆ وەکو کاکە سابیروچی بۆ زوندوکردنەوەی کەلپوری کوردی و مێژووی کورد بە تایبەتی جوانە کاک هەڵۆ یەکێک لە بڕگەکانی شەوچەرە لە کوردەواری جارانە ئەو بریتی بوو لە یاری کڵاوێن ئەم بابەتە ئەقۆزمەوە بۆ ئەوەی پرسیارێکت لێ بکەم ئاشکرایە کە کوردەواری زۆر دەوڵەمەندە لە بواری یاریە هەندێک قسەمان بۆ کە سەر یاری کوردەواری چ ئەزانی لەو بارەیەوە بێگومان ئەو کاتە کە مەسەڵەن ئەم یاریانە زۆر باو بووە تەکنۆلۆژیا نەبووە وایە تەکنۆلۆژیا کەمتر بووە دوای ئەوە زۆربەی یاریەکان تەماشاکەی کەوتۆتە وەرزی زستانەوە لەبەر یاریەکان سەرچاوی یاریەکان لە شۆ هەڵقوڵاو لە لادەکانەوە هەڵقوڵاوە لادەکان لە وەرزەکانی ترا خەریکی کشت و کاڵ و جوتیاریەوە بوونە بەڵام زستانان تا حەدێک بێکار بوونە
ڕاستە زستانە لە بەرەو دانیشتن و کۆڕ و کۆبن و یاریان ئەوەی لە هاوی چاندیانە لە زستان ئەیان خوارد دووران یاریەکان زۆرن بەڵام بەداخەوە هەنێکیان هەر نەماون و هەنێکیان زۆر کاڵ بوونەتەوە بۆ نمونەمە کڵاوێنە ئەمە سین و زەرف ئەوە وەرزیە تقریبان لە ڕمانی ڕەمەزانی خۆمان ئێستای بینین و تەقیلە لەسەر تەقیلەیە چێل و بەردێنە کەڵەکێنە ئەمە چاوشارکێیە هەلوکێن گورزە چۆرەیە هەلوکێنە ئەم یاریانە بەداخەوە هەنێکی نەماوە نەماوە ینی لە ئیسلام برادران کڵاوێنە کاکەن لێ زانن ئەوە یاسای خۆی هەیە لەوانەیە من یاساکان نەزانم هەندێک لەم یاریانەی کەسە ناومان هێنا لیان بپرسی ڕەنگە نەزانن ڕاستە هەست ناکەی کاک هەڵۆ هەر منداڵی ئەم سەردەمەش ئەم نەوەی کە با بڵین تازە هەڵە چێ هەر لەو یاری کوردیانە هیچ نازانن یعنی ڕنگ بێت یەکەم هۆیەکەی ئەوەیە تەکنەلۆژیایە یەکەم هۆیەکەی موبایلە باشە پێشنیارێک یعنی ئەوانەی کە ئێستا پسپۆڕن لەو بوارە بە تایبەتی کولتور یاریە کوردەوارەکان بۆ ئەم یاریانە جارێتتر ناخەنە بەر باخچەی ساوایان خۆ باخچەی ساوایان مامۆستاکان ئەتوانن ڕاهێنان بۆ مناڵانە بکەن جارتر ئەو یاریانیان فێرکەن ئەمە بەڕاستی پێویستە وایە بەڕاستی ئەمە پێویستە بۆ لە بەرەوەی ئەوە وەک گوتم هەر یاریەک نی بۆ تەرفیهی ئەمە بەشێکە لە کللتوری تۆ وایە ینی ئەمە بەشێکە لە ژیانی با و باپیرماناوە هێناومان تەنان دەگەر زۆر پێ قوڵ بیتەوە بەشێکە لە مێژوو ڕاستە هەروەکو چۆن لە ناسنامە ئێستا تۆ هەڵپەرکێ بۆ نمونە سێری جوڵەکانی هەڵپەرکێ بکە ڕاست ینی هەر جوڵەیەکی بۆ خۆی ئاماژەیەکە ڕاست ئەمە هەر ئەوە نییە تو هەڵەپەڕی ناو هۆڵێکاوتەوە نە بڕۆ ئەوە باسی هەڵپەرکێت کە تەنانەت ئەڵێن میلەتی کورد بە دەیان جۆر هەڵپەرچی هەیە ئەمەندە دەوڵەمەندە لەو بوارەوە زۆر دەوڵەمەنە میلەتی کورد لە هەڵپەرچەیە و لە سەما کللتوریەکانە ڕاستە زۆر دەوڵەمەنە باشە کاک هەڵۆ تۆزێ دوورکەوینەوە لە کللتور و ئەوانە ئەڵێن جەنابەت جگە لەوانە بەسەرهاتی خۆشیشت لایە باشتی پێکەنینمان بۆ بڵێ دانیشتەکەمان خۆشکەینەوە فەرموو وڵا بەسەرهاتی خۆش پێشمەرگە بووین بەڵێ کاکە هێ من چەتۆ سەقزلی لێرە و چاوی ماچەکە خۆشەویستیمان بووی وتی جەولەمانە کرد شەو بەڵام شەوێکی ئەنگوستە چاو کە ئەڵە شەوی پێشمەرگە زۆر تاریک شەو بوو وتی کاکەڵۆ وتم بەڵێ وتی من چاوم زۆر خراپە بۆ شەو وتم چۆن وتی شەو چۆرم نابینم وتم کاکێ من یا پشتوێنەکەم بگرە یا چەکەمە خەمە سەرشان دوولێ چەکەم بگرە بە دواماوەڕێت وت ناپێویست بۆ ناکە هەروە مەترێ لە پێش مۆتارمایەکە دیار بێ بەشون پێکە تاڕم بەڵێ وتم باش ئاسایە جار نجارێک ئاوڕێکم لێدایە وڵا ڕۆیشتین ئەوە نمزانی قاچم خزی خۆم بە تەقلە ڕۆیشتم با تەقلە ئەم لامانەوە شی بوو منش بە پێوەی پێشەوە ڕۆیشتم بۆای کاکێ منەوە تۆزە تاخیر بووبووم بە تەقلە ڕۆیشتم وەڵاگەم لێ بوو جێ خۆی وەستاوتی کاکەڵۆ چی لاتوتم مێ خوارەوە هاتم ئاگام لێ برادەران بەتە چارڕەتە بوون ئەوە چی کاکە بۆ وەستاوی ئەو چاوەڕی کاکەڵۆمەوان ژواتێ گەیشتم کە من لام داوە بۆ سەراوێ بۆ بەڵێ کاکە سێ دەوەختیەوەی دەبڕن کاکە دەبڕن خواخوام بڕێ بدۆزمەوە سەرکەومەوە وای دەبا بۆ ئەو ڕۆژە سەختانە کە دڵنیام ئەم نمونەی جەنابەت سەدان نمونەی تری ئاوها تا ئەم ڕۆژیان پێگەیانەوە کە ئێمە دانیشتینە بۆ ئەو ڕۆژە سەختانە بۆ ئەو پێشمەرگە خۆشەویستانە یەک چەپڵێکی ڕێز و احترام بۆ ئەو ڕۆژانە دەست خۆش بێ کاک هەڵۆگیان یاخوا هەموو بەسەر هاتەکان تەروا خۆشی بێ لەو لاوەچینە لای کاک شەهاب مام شەهاب بەخێر بێ زۆر سپاس بۆم دەرفەتا کە ڕەختانتان هیوادارم سەرکەوتوو بن پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیانەکەم بە تایبەت گەلی کورد زۆر سپاس بۆ ئەم بەرنامە کەلتورە جوان و پیرۆزە هەربژی بە قوربان ئومێدەکەم ئەم بەرنمەیە درێژەی هەبێ و برێوی پێ بدرێت ئینشاءالله بە پشتیوانی ئێوەی ئازیزەوە درێژەی ئەدەینێ مام شەهاب با هەندێک باس لە یادەوەریەکانی جەنابەت بکەین ئاشکرایە کە هەر بەرنامەی شەوچرەوە یا بڵێ مانگی ڕەمەزان ئیتر هەر ئینسانێک بخۆی کۆمەڵێک یادەوەری دێتەوە یادی ئەوەی کە ڕووی داوە چی شتێ خۆش ئەوەیە کە تۆ باس شەوچەرەکریان ڕەمەزان ئیتر لە بیرت ناچێتەوە ئەگەر سەردەمی مناڵی یان گەنجێتی فەرموو زۆر سپاس دەستان خۆش بێ وەڵا بە تاکید ئەوەی کە لە دێر زەمان هەبوو بەداخەوە ئێستا خەریکە بە تەواوی بوونبەستە بێ و نامێنێ بەڵێ هەڵبەتە مەلومی جەنابتانە ئەم نەوعە یاریە یا شەوچەرە بەڵێ هەڵبەتە لە دێر زەمانەوە هی با و باپیرمان بووە بەڵام بە حکمی زروف و زەمان بە حکمی سەرقاڵی خەڵک
بە شتی ترەوە بە ژیانەوە ئەم بابەتانە فەرامۆش کراوە و کاڵ بۆتەوە کاک شەهاب هەست ناکەی ئەم جۆرە با بڵین شەوچەرێ و ئەم کۆبنەوەنە جاران ڕۆڵێکی زۆری هەبوو لە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەتاچید لە هەموو لادیەکانە لە ژیانی باو باپیرانمانە هەروە بووە بەڵێ ینی ئەگەر شتێک لە دەیەک ببوایە مەسەلەن حادسەیەک یان مردوویەک شتێک ببوایە لە لادەیەکە ئەگەر دوو دێ لەو لاشەوە بواە ئەگەر مناڵێک ڕادیۆیەکی بکرداتویان تەلەڤیزیۆنێکی بکرد ئەوە چێکی کوڕم ڕاستە ماڵ فڵانە کەس تەعزیان هەیە ڕاست یعنی پەیوەندی کۆمەڵایەتەکە ئەمەنە بەهێز بوو بە چواردەوری دەیەکەیە چەند دێ هەبوایە ئەو دێ لەم ناوەندەیە ماتەمینیە ڕاست بەڵام بەداخەوە ئێستا جیرانەکەی مردووە ئەو لەو لاوە خەریکی هەیبەڵێ و بگواستنەوە و سەفرە و سیاحە و ئەو شتانەیە ئەو دابوونەریتانە کاڵەوە بووە بەداخەوە بەداخەوە خۆزگا دەستەکانت خۆش بێ مام شەهاب جارێکی تر بەخێر بیتەوە ماندوونە بیاگەرە و مایکە لای خۆتە بدەیتە ئەو کاکە بە ڕێزە بەخێر بێ مامۆستا ناوی جەنابەت کاک نەوزاد بەخێر بێ هەر لە ڕێگەی بەرنامەی شەو چرۆ پیرەزبای خۆت بگەێنە فەرموو پیرۆزبایی خۆم ئاراستێکیش بسڵمانانی گیانەکەم بە تایبەتی خەڵکی کەرکوو دەستەکانت خۆش بێ جارێکی تر بەخێر بیت تۆ ماندوو نەبی هەربژی ئەزیزەکەم خۆش بێ بۆم بەرنامە ڕەنجینە و زۆر سپاسانە دەستی ئێوەش خۆش بێ بۆ ئامادەبوونتان بە قوربان سەرفراز بی ماندوو نەبی خۆشەویستان و ئازیزان بەردەوامین لە سەر پێشکەشکردنی بەرنامەی شەوچەرا و دوای ئەم گۆرانیە ئەگەڕێنەوە لاتان چاوەڕوانمان بن. ديدا 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 عيني قارا عيني قارا بس يبا درقي وفا بكريتوا تابكي هردل لزنداني جفا بكزيتوا صبري أيوب لك شويبو عمري نوح شون دبي صبري أيوب لك شويبو عمري نوح شون دبي بينجو دروجك ماوا بينجو دروجك ماوا روحك تشو نايتوا دلالي لالي أرل الروي رحمة ووابي يا بعزمي كشتنم أرل الروي رحمة ووابي يا بعزمي
كشتنم أي رفيقان رجاكا أي رفيقان رجاكا تخويار بيتواي دلاليل أيدا ديدا 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 أمان آيا كسني زاني شبيب بامي واني ما وخدو كسني زاني دستم بردبون دستاني دستم بردبون دستاني فرمي وما كالا وأري فرمي وما كالا وأخي دانا دانا خال دانا 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 جان دانا دانا سر كل من دوانا أري كشتني أو بإيمانا أري قول دو خوي بشيمانا يا شويت شو ما ساريني كديم لالي جابيني شويت شو ما ساريني كديم لالي جابيني دبروي رشي بجميني دبروي رشي بجميني خالق نقشي كيشاوى أري خالق نقشي كيشاوى أخي دانا دانا خال دانا 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 جان دانا دانا خالي سر كل ما دوانا أري كشتمي أو بإيمانا أري قول دو خوي بشيمانا. خۆشەویستان و بەڕێزان بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەی شەوچەرا. ئێستا دەچینە بڕگەیەکی تر لە بڕگەی بەرنامەی شەوچەرا، ئەویش بڕگەی مەتەڵی کوردەواریە. دیارە ئێمەسا ئەم شەو بە هەمان شێوە مەتەڵێکمان ئامادەیە بۆ ئەو خۆشەویستانەی بە تایبەتی ئەوانی کە دانیشتون یاری کڵاوێنەکەن. سەرەتا حەزەکەم بچمە لایەن سڵاوتان لێبێ ئەلێرۆ دانیشتم لە تەنیشتان. یا ئەڵڵاه ماندوو نەبن. جارێ سەرەتا پێشەوەی مەتەڵەکە بڵێن پێم بڵێن چەند بەچەنە ئەو بگرە مامۆستا چەند بەچەنە کێ بردوێتەوە گروپەکەتان. کا قاسم کێ کا کامیل کا کامیل ماشەڵڵا لە پێشە وایە کەوا بێ لێ زانی جەنابەت کا کامیل ئێ زۆر باشە یا خۆیارێکەتان هەروە بەخۆشی بێ. باشە کا کامیلگیان ئێستا من مەتەڵێکمان ئامادەیە جۆرێک لە مەتەڵی کوردەواریە ئەوە باوباپیرانماندان هێناوە ئەڵێن ئەو مەتەڵانەیە کە بۆ تەتەڵی زمان بەکاردێ بزانی چییە لە ڕووی زماناوەنیەوە لە ڕووی مێشکەوە بە قوتر ئەتوانێت بیڵێتی. من ئێستا مەتەڵەکەتان ئاراستاکەم بەڵام مەرجی ئەم مەتەڵە ئەوەیە 3 جار بەپەلە بەبێ وەستانن ئەم ڕستەیەم بۆ بڵێن 3 جار بەپەلە سەرەتا لە کاکەوە ناو جەنابەت کاکازاد گیان مایکەکە نزیکەرەوە 3 جار بەپەلە بۆم بڵێ مایکەکە عەفوەن ئاوا نزیکەرەوە بەڵێ 3 جار بەپەلە بۆم بڵێ لێفەی تەڕ بۆ ڕێوی لەڕ لێفەی تەڕ
بۆ ڕێویلەڕ دەمایکەکە نزیکەرەوە سێجا بە پەلە مەوەستە بەس مایکەکە نزیکەرەوە دەی بەستخوا بێدەنگی با بزانین ئەیڵێتی بێدەنگی لێفەی تەر بۆ لێی گەڕ لێفەی تەر بۆ ڕێویلەڕ لێفەی تەر بۆ لێی با بچینە لای کاکامیل کاکامیل ماندوو نەبی سێجا بە پەلە بە بێ وەستانن لێفەی تەڕ بۆ ڕێویلەڕ لێفەی تەر بۆ ڕێوی لەر لێفەی تەر بۆ ڕێوی لەر ئاخە بە پەلە بە پەلە لێفەی تەر بۆ ڕێوی لەر چینە لای مامۆستا ناو مامۆستا حەمید برێسپانی گیان حەمید برێسپانی کاک حەمید گیان بەخێر بێ ماندوو نەبی نزیکی بکەرەوە سێجا بە پەلە لێفەی تەڕ بۆ ڕێویلەڕ والله داوای لە بوردەکە من ناتوانم محاولەش ناکەی دەبا بچینە لای کاکە محاولێ بکەن خەیچێک دەی مامۆ ناو جەنابەت مامۆستا کاک قارەمان گیان نزیکی بکەرەوە سێجار بە پەلە لێفەی تەڕ بۆ ڕێویلەڕ لێفەی تەر بۆ لێوی لەڕ لێفەی تەر بۆ لێوی لەڕ لێفەی تەڕ بۆ ڕێویلەڕ ڕێوی ڕێ دەی 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 لە یەکەمەوە لە یەکەمەوە لە یەکەمەوە لێفەی تەر بۆ لێوی لەڕ ناتوانێت با بچینە لای مامۆستا مامۆستا چاک پێکەنێ دیارە خۆی ئەزانێ ناوی جەنابەت کاک فاتیح گیان مایکەکە نزیکەرەوە دەی تخوا بێدەنگی بەس بزانین لێفەی تەر بۆ ڕێوی لەر لێفەی تەر بۆ ڕێوی لەر لێفەی تەر بۆ ڕێوی لەر دەستخۆش مەحاولەی کرد مامۆستا گیان ناتوانی ئەشە بە قوربان دەستان خۆش بێ بەردەوام بن لە یاریەکەتان ماندوو نەبن جارێکی تر دیارە خۆشەویستان و ئازیزانم مەبەست لەم بڕگە بێگومان مەبەست لەم بڕگە ئەوە نییە کێ ئەتوانی بیڵێتی و کێنایە مەبەست لەوەیە دیارە ئەمانەیە زەردەخەنێک بخەینە سەر لێوی میوانانمان و تەمەنا ئەکەین هەموو کات و ساتان پڕ لە پێکەنین و خۆشی بێ خۆشەویستانم بەردەوامی لەگەڵ ئەم میوانانم خۆشە دڵنیام هەریەک لەو میوانانم هەگبەکەی پڕی لە شتی بابەتی خۆش و سەرنجڕاکێشە بەڵام دیارە کاتی بەرنامە هەر ئەوەنە ڕێگەمانەدا بۆیە دەچینە کۆتایی بەرنامە و پێتان دەڵێم سوپاس تایبەت بۆ ئێوە کە تایسەبی نەرمان بوون سوپاس بۆ هەموو میوانانم سوپاس بۆ ئامادەبووان لە کۆتاییدا ڕێز و سڵاوی براتان شێروان کەرکووکی بفەرمونون تا بەرنمەیەکی تر و چەند میوانێکی تر سپاردەی خۆشی و کامەرانی بن کوردستان ئاوادان خواتان لەگەڵ دەستنا ئەو بەرایە دەستنا هەڵپەنکێ بەبیلا لەو دەشت و دەرایە دەستنا هەڵپەنکێ ئەی هاوەر لەو دەشت و دەرایە چنار خان مەڕۆیۆ ئازی ژیان مەڕۆیۆ چنار خان مەڕۆیۆ ئازی ژیان مەڕۆیۆ باڵکم شێوا بەبیلا لە دووی باڵی تۆیۆ باڵکم شێوای هاوەر لە دووی باڵی تۆیۆ
ناوی تۆیۆ کەلی بستوایە هەرکەس ناوی تۆیۆ کەلی بستوایە بەبۆنی تۆوا چنەرخان خۆشم ویستوایە بەبۆنی تۆوا چنەرخان خۆشم ویستوایە چنارخان مڕۆیۆ ئازیژیان مەڕۆیۆ چنارخان مەڕۆیۆ ئازیژیان مەڕۆیۆ ماڵەکەم شێوای هاوار لە دووی باڵی تۆیۆ ماڵەکەم شێوای هاوار لە دووی باڵی تۆیۆ بەستێتی پشتی چلگە لەو شاڵایە بەستێتی پشتی چلگە لەو شاڵایە بوو بە کوێخاژن ئەی هاوار لەو ڕیزە ماڵایە بوو بە کوێخاژن ئەی هاوار لەو ڕیزە ماڵایە چنارخان مەڕۆی ئازیژیان مەڕۆی چنارخان مەڕۆی ئازیژیان مەڕۆی ماڵەکەم شێوای هاوار لە دووی باڵی تۆی ماڵەکەم شێوای هاوار لە دووی باڵی